هەمانجی ڕێکخراوی ئەڵمانی وینگس و فێڵد واتە باڵەکانی هاوکاری خۆشبەختوانە توانیمان یەکەمین قوتابخانەی تایبەت بە فێرکاری کۆمپیوتەر لە کەمپەکانی ئاوارە و پەنابەران لە سەرتاسەری عراق بکەینەوە. هەڵبەت لە پێشودا قوتابخانەیەکی وا نەکرابەوە چونکە ئەوە شتێکی نوێیە هێنانی لاپتۆپ بۆ ناو مخەیەم و فێرکردنی منداڵەکان لە چۆنێتی بەکارهێنانی و پەروەردەکردنیان بە شێوازێکی تەکنەلۆژیای نوێ. بە تاکیدەوە گرنگی خۆی هەیە، بەڵام گرنگی ئەو ساڵاشی ئەوڕۆ لەوەدایە پەروەردە زۆر گرنگە تەرکیزی بخەینە سەر، چونکە ئەوانە نەوەی داهاتوون، ئەو کەسانەنە کە دەبێ داهاتوو بنیاد بنێن و بە تاکیدیش پەروەردەکردنیان بە شێوازێتی تەکنەلۆژی تەندروست کاریگەری لەسەر داهاتووی ئەو وڵاتە دەبێت. ئیرۆ مەدەست پێ کرد بەکردنا یەکەم مەکتەبە بۆ فێربوونا کۆمپیوتەر. مەبەستێمەژێ ئەوەیە ئەڤ زارۆکێ کۆچبەرە دووری خوێندنێ نەبن، نێزیکی خوێندنێ بن، نێزیکی تەکنۆلۆژیا بن. ئەم پیشانگای خوشنووسی کوردیە منیش وەک خوشنووسێک بە 15 دانە تابلۆی خوشنووسی کە فرەتر تابلۆکان شاری کوردیە، شاری شاعرانی کوردە وەک مامۆستا نالی، وەک مامۆستا مەحوی، مامۆستا مولوی و ئەومانە بە خازانی کە لە پاڵی ئەو یادا کە پیشانگای خوشنووسیش بێتەوە مردمی هونەردۆست و فەرهەنگ دۆست و فەرهەنگ پەروەری شاری خۆشەویستی سلێمانی بێن بیوێن و تماشای کارەکان بکەن. ئەو شەرەفە من پێ بەخشرا کە پێشەنگایەکی فۆتۆگرافی بکەمەوە. پێشەنگاکەش پێگاتووە لە کۆمەڵی فۆتۆی چەند خانمێکی کورد بەجلی کوردی جوانەوە. بازار مورزی هاوینه دا بازار گل گلک است اوجی اگر زفری دوش برگرمیه و جهیان و مناسبه نینن ورزی هاوینه دا اوجی برگرمی زفری دوه و وکی دیش مگلک جورن گلاین هین وکی بجنه هاتاد بجن سیح نوعید گلامایت هین سیح جورن سوفیل از کردیت بجمه فرمز که چاوا افرنگ و رنگ جیتن بس افرنگه دینا رنگ کردنه نه طبیعی و صالح گولد ما دو شوازاتن شوازک اول پیشامه اول کینیاتت شریک هولندیش کینیاتت و شوازک دیتری رنگه که در رنگ دیتری گل بومش ترکاتن شمرسینی بله که خدا نه به تو چافدیری ها بده ها بد بس منو که ویگاول دهو که محافظات دهو که دامنینم بس الهوله مشروع کی چیت کن ایشالله بزیترین دم دی چی بد او مجرو و دینت میدانی دام